سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتیەوەی عەزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی سەرخۆشی بەرزین حەمزەزادە لە سەردەشت. بردومانی چەند گوندی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا. کۆبوونەوەی بەهێزی کرێکاران لە پاڵاوگەکانی گازی پارسی جنوبی. بەیانیەی شۆڕای ڕێکخراوە سێنفیەکانی فەرهەنگیانی ئێران سەبارەت بە قوتابیانی کرمان. سەپاندنی سزای 22 ساڵ و 10 مانگ زیندان بەسەر 5 چالاکی مەدەنی لە تاران و زەنجان. کۆبوونەوەی ئێرانیانی ئاڵمان دژ بە شەپۆلی ئەدام لە ئێران. خۆپێشاندانی کرێکاران لە چەند شاری تورکیا. وەڕێپێوانی دژ بە نەتانیاهۆ لە چەند وڵاتی جیهان. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کەشاوەرزان لە شاری چەرداوڵی ئیلام. ڕۆژی شەمە 16 بەفرامبار کەشاوەرزانی شاری چەرداوڵی سەر بە پارێزگای ئیرام لەگەڵ تراکتۆرەکانیان لە بەردەم باخشداری کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ماوەی 1 مانگە ڕژیمی کۆماری ئیسلامی پشکی گازۆیلی کەشاوەرزانی کەم کردوێتەوە و ئەو بڕیارە ناڕەزایەتی بەرینی جوتیارانی لێکەوتێتەوە. کەشاوەرزانی پارێزگای ئیلام لە شارەکانی مێهران و چەرداوڵ بۆ دووهەمین جارە کە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە بن، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ وەڵامێکی ڕوونیان پێنادا. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی سەرخۆشی بەرزین حەمزەزادە لە سەردەشت. ڕۆژی شەمە 16 بەفرامبار 1402 هەتاوی خەڵکی سەردەشت بەشداری بەرینیان کرد لە ڕێوڕەسمی ناشتنی تەرمی بەرزین حەمزەزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەوە هەمیشە زیندووە دەربڕی. بە پێی ویدیۆانەی بەدەستمان گەیشتووە بەفرین محەممەدی دایکی بەرزین حەمزەزادە هاوڕێ لەگەڵ ژنانی بەشدار لەو مەراسمە دەستماڵی سووریان بە نیشانەی شەهیدبوونی بەرزین لەلایەن زاڵمانەوە سوڕاندووە. بەرزین حەمزەزادەی تەمەن 15 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە ڕەفێنرا و بەوەی ئەشکەنجەی سەخت 2 گورچی لەی لەدەستە. ناوبراو بۆ ماوەی 1 ساڵ لە نەخۆشخانەیەکی شاری ورمێ بەستەری بوو، بەڵام بەوەی سەختی برینەکانی گیانی بەخت کرد. یان لە دەستدان و برینداربوونی 3 کرێکار لە سنەوی است. ڕۆژی شەمە 26 بەفرامبار 2 کرێکار لە شارەکانی سنەوی است بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار یانیان لەدەستدا و کرێکاری دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێی زانیاریەکان کرێکارێکی تەمەن 27 ساڵی خەڵکی گوندی بێسارانی سەر بە شاری سنا بە ناوی عێرفان باسامی بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار لە بەرزایی بینایەکی 12 بەر بووەتە خوارەوە و دەست بەجێ گیانی لەدەستەوە. لەلایەکی دیکەوە 2 کرێکاری ساختمانی لە شاری یەزد لە 9 چوارەمی بینایەکی نیوەکار کەوتۆتە نێو چاڵی ئاسانسۆر و یەکێکیان گیانی لەدەستاوەوەی دیکەیان بە سەختی بریندار بوو. بردومانی چەند گوندی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا. شەوی شەمە 16 بەفرامبار ئارتەشی تورکیا چەند گوند و ناوچەی نیشتەجێبوونی لە ماوت و لە باڵەکایەتی لە هەرێمی کوردستان کردە ئامانج. بە پێی سەرچاوەکانی هەواڵ ئارتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە ناوچەکانی ماوت و باڵەکایەتی لە هەرێمی کوردستان کردووەتە ئامانج و زیانێکی زۆری بە گوندنشینان گەیاندووە، بەڵام هیچ زانیاریەک لەسەر زیانە گیانیەکانی ئەو هێرشانە بڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی بەهێزی کرێکاران لە پاڵاوگەکانی گازی پارسی جنوبی. بە پێی بانگەوازێک کە لە ڕۆژانی ڕابردوو بڵاو کرابوو، کرێکارانی شاغڵ لە بەشە جۆرەکانی ناوچەی ئەمەڵیاتی پارسی جنوبی ڕۆژی شەمە 16 بەفرامبار لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری وەلانانی پەیمانکار پێداچوونەوە بە گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و بەکردەوە دەرهاتنی ئەو گەڵاڵەیە پێدانی مەرەخەسی 2 بە 2 کرێکارانی شاغڵ لە بەشی پشتیوانی و ئیداری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی 2 ڕۆژ مەرەخەسی مانگانە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی کارامە و هێتت بوون. شۆرای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالس پشتیوانی خۆی لە تەواوی شێوەکانی دەربڕینی ناڕەزایەتی هاوکارەکانی دەربڕی و
ڕایگەیاندووە کە بەشەکانی دیکە لە پاڵاوگا و پیتروشیمیەکانی پارسی جنوبیش بەو مانگرتنە پەیوەستە بن. بەیانیەی شۆڕای ڕێکخراوە سینفیەکانی فەرەنگیان ئێران سەبارەت بە قوتابیانی کرمان. ڕۆژی شەمە 16 بەفرەمبەر شۆڕای هاوەهەنگی ڕێکخراوە سینفیەکانی فەرەنگیان ئێران لە بەیاننامەیەکدا قوتابیانی شاری کرمانی وەکو قوربانیانی پڕۆپاگەندای ئامۆزش و پەروەرشی ڕژیم ناوبرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای شەرمەزارکردنی ئەو هێرشە تەرۆریستیە ئاموزش و پەروەرشی وەکو بەرپرسیاری سەرەکی گیان لە دەستانی 22 قوتابی کچووکوڕ لە تەقینەوەکەی کرمان ناوبرد و ڕایگەیان میدیەکانی ڕژیم پێش دەستپێکی مەراسمەکە باسییان لە بەڕێوەبردننی ئوردوی قوتابیان لەژێر ناوی زەواری بەهێز لە شاری کرمان کردبوو. شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران بۆ سەلماندنی ئیدعاکانی چەندین وێنەی تەبلیغاتی سوپای پاسدارانی لە ماڵپەڕی تەسنیم وەرگرت و بڵاوی کردوەتەوە. دەست بە سەرکردنی خوێندکارێکی زانکۆ لە هۆرمۆزگان. ڕۆژی شەمە 16 بەفرەمبەر خوێندکارێکی زانکۆی زانیاری پزیشکی هۆرمۆزگان بە ناوی سورینا عەلیپور لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەرکرد. بە پێی زانیاریەکان پاش هێرشە تەرۆریستیەکەی کرمان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم دەستیان داوەتە ڕەفاندنی چالەکانی سینفی و مەدەنی و بەلانی کەمی 11 کەسیان لەسەر نووسینی تویت یان دانانی پۆست سەبارەت بە قاسم سلەیمانی لە ئینستاگرام دەست بەسەر کردو. ناوی دوو خوێندکاری بەندکراو بۆ ڕایگەشتی ئاشکرا کراوە کە بریتین لە سورینا عەلیپور لە زانکۆی پزیشکی هۆرمۆزگان و مهدی سەعادەتی لە زانکۆی پزیشکی یەست. ئەو دوو خوێندکارە ڕەخنیان لە بەڕێوەبردنی مەراسمی ساڵوەگەری قاسم سلەیمانی گرتبوو. هەر بۆ بوونەوە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بەڕێوەچوونی دووهەمین جەلسەی دادگای تۆمەتبارانی شارۆچکەی ئەکباتان. ڕۆژی شەمە 16 بەفرەمبەر دووهەمین جەلسەی دادگایکردنی 8 کەس لە تۆمەتبارانی پەروەندەی ناسراو بە شارۆچکەی ئەکباتان لە شۆڕشی ژینە لە لەقەی 13 دادگای تاوانەکانی تاران بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان میلاد ئارمون، عەلیڕەزا کەفایی، ئەمیر محەممەد خۆش ئێقباڵ، عەلیڕەزا بەرمەرز پورناک، سەید محەممەد حسێنی، حسێن نەعمەتی، مێهدی ئیمانی و نەوید نەجاران پاش دەست بەسەربوون لە ناڕازایەتیەکانی شارۆچکەی ئەکباتان بە هاوکاری لە کوشتنی ئەندامێکی سوپای پاسداران تۆمەتبار کراون. ئەمە دووەمین جەلسەی دادگایکردنی و 8 بەنکراوەیە و ئەگەری هەیە دەستگای قەزای ڕژیم سزای قورس بەسەریاندا بسەپێنێت. سەپاندنی سزای 22 ساڵ و 10 مانگ زیندان بەسەر 5 چالاکی مەدەنی لە تاران و زەنجان. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم سزای 22 ساڵ و 10 مانگ زیندانی بەسەر 5 چالاکی مەدەنی بە ناوەکانی ئازاد پەیکەریفەر، عەلیڕەزا فازڵی، ئارەش ئیسماعیلی و مەهناز سەراح لە شاری تاران و ڕەزا عەسکەری لە شارستانی هیجی زەنجاندا سەپاندووە. بە پێی راپۆرتەکان لەقی 25 دادگای ئینقلابی تاران ئازاد پەیکەریفەری بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نظام بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە، عەلیڕەزا فازلی بە تۆمەتی ئیجماع و تەبانی و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ و 3 مانگ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە، ئارەش ئیسماعیلی بە هەمان تۆمەت بە 6 ساڵ و 3 مانگ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە و مەهناز تەڕاحی بە تۆمەتی ئیجماع و تەبانی و تەبلیغ دژی نظام بە 4 ساڵ و 4 مانگ زیندانی تعزیری مەحکوم کردووە. لە لایەکی دیکەوە دادگای ئینقلابی زەنجان ڕەزا عەسکەری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 4 مانگ زیندانی تعزیری مەحکوم کردووە. یان لەدەستدانی دوو سوختبەر لە شارەکانی زابۆل و ئیرانشار. ڕۆژی شەمە 16 بەفرەمبەر سوختبەرێکی خەڵکی شارستانی قەسرقەند بە ناوی ئیبراهیم تەباسیدا بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەی گیانی لەدەستدا و ڕۆژی چوارشەمە 13 بەفرەمبەر سوختبەرێکی خەڵکی زایدان بە ناوی بەلال بەراهووی بە تەقێزەکانی ڕژیم لە سنووری زابۆل کوژرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش هێزەکانی ڕژیم لە مێحوەری ئێرانشار بۆ نیکشار بە دوێ ئۆتۆمبیلی ئیبراهیم تەباسیدەدا کەوتون و بەهۆی ڕاخستنی خارەک ماشێنی و سوختبەرە وەرگەڕاوە و ناوبراو گیانی لەدەستداوە. لە لایەکی دیکەوە سوختبەرێکی بەلوچ بە ناوی بەلال بەراهووی تەمەن 22 ساڵ لە دەوروبەری زابۆل ئۆتۆمۆبیلەکەی کەوتۆتە بەردەستڕێژی گولەیلی باش شەخسیەکانی ڕژیم و ئاگری گرتووە. لە ئاکامی ڕووداوەدا بەلال گیانی لەدەستدا و هێزەکانی ڕژیم هەڵات.
کۆبوونەوەی ئێرانیانی ئاڵمان دژ بە شەپۆلی ئەعدام لە ئێران. ڕۆژی شەمە 16 بەفرانباری 1402 تاوی کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی ئاڵمان دژ بە ئەعدامی بەندکراوانی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی کاستی ئاڵمان و لەندەنی بەریتانیا بە دانانی وێنەی مجاهید کورکور و ڕەزا ڕەسایی و هەڵواسینی بەنێر بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی بەرامبەر پێشێلکاریەکانی ڕژیم لە بواری مافی مرۆڤ بوون. باشداربووانی ئەو چالاکیە لەسەر مێژووی پڕ لە جینایەتی کۆماری ئیسلامی قسەیان کرد و دژ بە بارپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. خۆپێشاندانی کرێکاران لە چەند شاری تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا ئیتیحادیەی کرێکارانی تورکیا خۆپێشاندانێکی بەهێزیان لە چەند شاری وڵاتە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی لە شارەکانی ئیستانبول و ئێزمیر ناڕەزایەتی خۆیان لە ئاست دۆخی کۆیلە ئاسای نێوکارگە و کارخانەکان دەربڕیەوە و دژ بە بێکاری هەژاری سەپێنراو بەسەر کۆمەڵگا مردنی کرێکاران لە شوێنی کار هێرش بۆ سەر ڕێکخراوە کرێکاریەکان و سەرکوتی سیستماتیکی کۆمەڵگا لەلایەن حکوومەتەوە دروشمیان بەرز کردوێتەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی دژبەرانی نەتەنیاهۆ لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەمە 16 بەفرانباری 1402 تاوی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل، ئاڵمان و هۆلاند خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ و کۆتاییێنان بە کۆمەڵکوشکردنی خەڵکی فەلەستین بوون. بە پێی وێنە ڤیدیۆانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە سەدان شارۆمەندی ئیسرائیلی لە بەردەم ماڵی ناتانیاهۆ کۆبوونەوەتەوە و داوای ڕاگررتنی شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ دەکەن. لەلایەکی دیکەوە دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە شارەکانی مانهایمی ئاڵمان و گرۆنینگنی هۆلاند لە دوو ڕێپێوانی جیاجیادا دژ بە دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.